سەرقاڵی نۆژەنکردنەوەی ئارامگا ڕووخاوەکانی گوندی سەیخەلیلی گەرمیانن کە وەکو شوێنێکی شوێنەواری لێیان دەڕوانرێت. ئەم ئارامگایە مێژوویەکی درێژی هەیە و بۆیە لەلایەن شوێنەواری هەرێمەوە جێی بایەخە. ساڵانە بودجەیەکی تایبەت بۆ هەموو بەڕێوەبەرایەتەکانی شوێنەوار تەرخانەکرێ نزیکەی 40 بۆ 50 ملیۆنێکە. ئەم ساڵیش کە ساڵی 2022 بودجەکەمان تەرخان کرد، بەشێکی زۆریمان تەرخان کرد بۆ گوندی سەیخەلیل، لە ناویاندا دوو لە ئارامگاکانی سەیخەلیل کە لە ڕووی مێژوویەوە با بڵێنیان لە ڕووی بینایی وەکو بینایەکی شوێنەواری کە لە پۆلیس گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، توانیمانە دوان لەو ئارامگایانە نۆژە بکەینەوە. نزیکەی 600 شوێنی شوێنەواری لە ناوچەی گەرمیان هەیە. زۆربەی ناوچە شوێنەواریەکان دەکەونە سنووری قەزای کفریەوە، بەڵام بەشێکیان داڕووخاون و هیچ هەوڵێکیش بۆ نۆژەنکردنەوەیان لە ئارادا نییە. بەڕاستی وا بزانین خانەکانمان نوێژن کردیاتەوە بەم کارە جوانە کە ئەیکەن. ئەمە ئەرشیفێکە وەکو قڵای شێوانە، وەکو قڵای سەرسیروان، وەکو شوێنەکانی تر مافی خۆیەتی ئەمە خزمەت بکرێ. ئەو وەستا و کرێکارانەی ناوچە شوێنەواریەکانی هەرێم نۆژەن دەکەنەوە لە ئێرانەوە دەهێنرێن. واڵە ئیشیمە بەس هەرستا شوێنەوارە، دوای ئەوە ئێرەژی هەر بەس گەزیان ئیشان کردو ئێرە جگەی شوێنەوار، بەسەر دەبێت ئێمە گەزیشی بکەن. وەڵا بۆ ئێمە دەڵێن مقاومەت یعنی داوامی هیچ کێشەی نییە. ئەوە ئاو ڕناگرێت، ئەو مەسە بێن بڵێن ئاو ڕادگرە، ئەوە بەس ڕێک چەخاری. ئەمە خەڵقی ئیرانێنە شاری ئورومیە، ئیشیمە شالەزاریە، ئێمە پێی خەبەری وستای خۆ دەچن، ئیشێکی هونەریە، عەجەلەش تێدا نینە. ئەوە گەرە ئارام ئارام پێ بچیتن کە مەسەلەن تەمیز دەربیتن، سەبکی قەدیم بیتن. ئەو نەکی ئەو شەنش هەمی پێی خەبەر وستاینە، تێکەلکردن و گەج و سیمان کە قەدیم خۆ گەج بیە، بەخاترەوێ. ناوچەیەکی زۆری شوێنەواری لە هەرێمی کوردستان بوونی هەیە. زۆرێک لەو ناوچە شوێنەواریانە لە بەردەم لە ناوچوندان و بایەخیان پێنادرێت بەهۆی ئەو قەیرانەداراییەی هەرێمەکەی گرتووەتەوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان.